بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش تەوەری ئەم جارەی دووجاربیر بکەرەوە تایبەتە بە قسەکردن لەسەر مۆدێلی حزبایەتی لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی قسە لەسەر شێوازی حزبایەتیکردنی بزوتنەوەی گۆڕان دەکەین. دەپرسین ئایا بزوتنەوەی گۆڕان چی ئیزافە کردووە بۆ ئەو مۆدێلی حزبایەتیەی تا ساڵی 2009 دەرکەوتنی گۆڕان وەکو بزوتنەوەیەک پاشان پارتێکی سیاسی بوونی هەبووە. لە داهاتوویەکی نزیکدا 4 ساڵ بە سەر تەمەنی بزوتنەوەی گۆڕاندا تێدەپەڕێت و لە ئێستادا گۆڕان خاوەنی 23 کورسیە لە پارلەمانی کوردستان. ئایا گۆڕان هەمان مۆدێلی حزبایەتی لایەنەکانی دیکەی دووبارە کردوتەوە یاخود بە نەفەسێکی جیاوازەوە هەنگاوەکانی هاویشتووە؟ لە کاتێکدا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕەخنە لە حزبەکانی دەسەڵات دەگرن کە نەیانتوانیوە یەک سەرۆک و سکرتێر تێبپەڕێن و تۆمەتباریان دەکەن بە قۆڕکردنی سەرجەمکایەکان، ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی لە هەیمەنەی یەک سەرۆک و ڕێکخەر بێتە دەرەوە و گەر ئەوانیش دەسەڵات و پارەیان لەبەردەستدابێت گەرەنچی چییە ئەزمموی حزبایەتی دوو حزبەکەی دەسەڵات دووبارە ناکەنەوە؟ هەر لەم ئەڵلقەیەدا تاوتوی ئەوەش دەکەین ئایا مۆدێلی بزوتنەوەی گۆڕان وەکو ڕێکخراوێکی سیاسی لە ڕووی میدیا و گوتاری سیاسی و هەیکەلی تەنزیمی و پێکهاتەی سەرکردایەتیەوە جیاوازە لە پارتە سیاسیەکانی دیکەی گۆڕەپانەکە؟ لەم ئەڵلقەی دووجاربیر بکەرەوە تاوتوێی ئەم پرسە و چەندین پرسی دیکەی پەیوەنددار دەکەین. بەڵێ بینەرانی ئەزیزم، بۆ ئەم ئەڵلقەی دووجاربیر بکەرەوە میوانداری دوو بەڕێزمان کردووە. میوانی یەکەممان کاک ئازاد تۆفیق، ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەخێراتن دەکەم. میوانی دووهەممان کاک هۆشیار عومەر عەلی، ئەندامی ژووری پەیوەندیە دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان، جەنابیشتان بەخێر بێن. ئەبێ ئەوەش بڵێم کە بۆ ئەم ئەڵلقەی دووجاربیر بکەرەوە لە دەڤەری پشدەری خۆشەویستەوە نزیکەی 60 میوانی ئازیز ئەرکیان کێشا و هاتوون لە بەرنامەکە بەشداریان کردووە. ئەمەش بۆ ئەوەی لە ناو بەرنامەی دووجاربیر بکەرەوە، چکە زۆر جار ڕەخنەیەوە دەگیرێت دەوترێت کە میوانەکان تەنها لە شاری سلێمانیەوە دەهێنرێن، بەڵام دووباری دەکەمەوە کە ئێمە ڕاستە لە شاری سلێمانیەوە میوانەکانمان هێناوە یاخود لە چەمچەماڵەوەیان لە جێگایەکی دیکەوە، بەڵام ئەوانەی هاتوون خوێندکار و قوتابی زانکۆ بوون و دانیشتووی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بوون. هەر لێرەشەوە ئەوە بڵێم هەر ڕێکخراوێک یاخود هەر گروپێکی خوێندکاری پێی خۆشە کە بەشدار بێت لە ئەڵلقەکانی دیکەی دووجاربیر بکەرەوە. ئەمەش بۆ ڕەوانەوەی ئەو ڕەخنەیە یاخود ئەو گومانەی لەسەر ئەدایی بەرنامەکە دەکرێت دەتوانن حزوریان بێت و ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێ دەکەین و دووبارە بە خێراتنتان دەکەم و ماندوو نەبن. بەڵێ ئازیزانم، بۆ ئەم ئەڵلقەیەش دەچینە لای پرسیاری سەرەکی بەرنامەکە بۆ ئەوەی یەکەمین ڕاپرسی یاخود ڕاپرسی یەکەمی لەسەر بکەین پێشەوەی دەست بە پرسیاری تەورەکانی سەرەکی بەرنامەکە بکەین. پرسیاری ئەم جارەی دووجاربیر بکەرەوە پرسیاری سەرەکی کە دەبێتە تەوەری بەرنامەکە و دواتر گفتوگۆکانمان لەسەر بنشینەی ئەم پرسیارە دەکەین ئەوەیە: ئایا بزوتنەوەی گۆڕان توانیویەتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جیا بێت لە دوو حزبەکەی دەسەڵات؟ تکایە کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەم و سوپاستانەکەم. بەڵێ نەخێر، بڕیارم نەداوە. بەڵێ ژمارەیەکە لەسەر ئامێرەکانی بەردەستان، نەخێر ژمارە 2 و بڕیارم نەداوە ژمارە 3 کە من ئاگادارم کردنەوە ئەتوانن دەست بە دەنگدان بکەن. بەڵێ فەرمونون. یەک خولەکتان هەیە، تکایە ئاگادار بن بۆەوەی هەمووتان دەنگی خۆتان بدەن. ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدێلێکی نوێی حزبایەتی بێت و جیا بێت لە دوو حزبەکەی دەسەڵات؟ بەڵێ نەخێر، بڕیارم نەداوە. تکایە هەموو کەس دڵنیا بێت کە لە ژمارە 1 و 2 و 3 دەستی ناوە بە ژمارەیەکە. تەنها 10 چرکەتان ماوە. بەڵێ، سوپاس و دەستان خۆش بێت. کاک ئازاد، دووبارە بەخێر بێت.
هەمان پرسیاری بەرنامەکە ئایا بزوتنەوەی گۆڕان توانیوێتی مۆدیلێکی نوێی حەزبایەتی بێت و جیا بێت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان؟ زۆر سپاس بە بەڕێستان بەخراتی بای بەرزم کاکە و شارەکەم بەخراتی ئەم کوڕ و کچە گەنج و لاوەکەم لە دەڤەری پشدار و سەنگسەر و خەڵات زێڕانیە هیوادارم بتوانین ئەم بەرنمەیەک بێت هەم ئێوە پەد لە ملاحەزەکانتان سەرنجەکانتان ڕخنەکانتان بگرین هەم ئێوەش بتوان بە مناقەشەیەک و دیالۆجێکی هادیئانەی نێوان من و هاوڕێ ئازیزم کارە بکەین کە چوونە دەرەوە مای دەستخۆشی بێ لە هەم لە ئێنارتی هەم لە ئەو دو سەعاتەی ئەو ساعتنووی کە بەیەکەوەین. من پێم وایە حیزبی سیاسی هەر بەگشتی کاکە یادگار خۆی مۆدیلێکی نوێیە. حیزبی سیاسی تەمەنی لە هەموو دنیا ناگاتە 200 ساڵ. یەکەم حیزبی سیاسی ساڵی 1932 لە بریتانیا دروستە بێ. مۆریس دۆڤرجێ پێی وایە تا 1950 لەو ئەمریکایی کە ئێساچی قیمەی لیبرال و ڕادیکال و وڵاتێکی زەلیێز و بەتوانای سیاسی معرفی هەموو بوارەکانی کای مرۆڤایەتیە تا 1950 بە معنای وشە بۆ معنای ئەمڕۆ تعریفی حیزبێک حیزب نەبووە. لە کوردستانی خۆمان یان با بڵێنەوە ڕۆژهەڵاتە حیزب وەک هەموو چەمکە فەلسەفی فکری معرفیەکان مستەڵەحێکە ڕەبتی بە کللتوری خۆرئاوا و بە کللتوری غەرب بە مێژووی ئەوانەوە هەیە. کاتۆ بۆ ئەم دەڤەری ئێمە واتاتۆ بۆ ڕۆژهەڵات و کە کوردستانی عێراق یا کوردستانی ئێران یا کوردستانی گەورە لە ناو ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەگەر هۆدە هێوانشی بەرکەوێ یا دووەدی بەرکەوێ ئێمە بۆ نەکبەتی حیزبی سیاسیمان لە دەستی یەکەمەوە وەرنەگرتووە. واتە ئێمە لە بریتانیەکان فڕەنسیەکان ئەوروپیەکان ئەمریکیان فێر نەبووین. ئێمە لە عێراقا لە دەستی عەرەبی عێراقی لە ئێران لە دەستی فارسی ئێرانی و لە تورکیا لە دەستی تورکەکان و ئەم سێ نەتەوەیە بریتین لە سێ نەتەوەی متەسەڵیت بەسەر کووردا و کورد داگیرکراوە لە کوردستانی عێراق ئێران تورکیا. واتە کورد بۆ نەکبەتی دروستبوونی حیزبی سیاسی و با بڵین ئاشنابوون بەم فیگەری ناو کۆمەلگای مۆدیێرن بەم فیگەری ناو کای سیاسی عمرەکەی ناگاتە نزیک بە 90 ساڵیش. سەردەمی شێ مەحموود کە پێشەوەی دەوڵەتی عێراقی دروست بێت لە ساڵی 1920 دوای 25 کوردستانی پێوەکێڕێ یەک حیزبی سیاسی نەبووە. ڕاستە قسە لەسەرەوەی لە 1970 تا تعالی و تەرەقی شتێکی وا هەبووە لینە بەڵام بە معنای ئەمڕۆ حیزب دەبووە ئەندامی هەبێ و ئابوونە باوم نازانم ناوی خۆی بنووسێ و بەرنامەیەکی وای هەبێ. یەکەم حیزبی سیاسی گەڕێتەوە بۆ سەردەمی دوای شێ مەحموود ئیلی ئاخریوانە. لای ئێمە حیزبی سیاسی کەمادە مێژوەکەی نزیکە واتە مێژووی ئێمە لە کولتوری ئێمە بەم کایە مەعریفیە بەم کایە مۆدیێرنە مێژوویەکی با بڵێن کەممان هەیە. بۆیە حیزبی سیاسی چۆن توانێت مۆدیلێکی نوێ پێشکەش بکات لەناو حیزبی سیاسی کوردیا من پێم وایە تاکو ئەمڕۆ حیزبی سیاسی بە چەپ و ڕاستی بە ڕادیکال و لیبرالی بە نەتەوەی سۆشیال دیموکراتی لە دەوری یەک خیتابە سوورێتەوە لە دەوری یەک جملەی سەرەتانی سوورێتەوە کە بریتیە لە شۆڕشی ڕزگاری نیشتیمانی مەسەلەی کورد کە ئەمە مەهامە لای حیزبی سیاسی لە ڕۆژاوان نیە لە غەربوان نیە لە کولتوری ئەوان وانە ئەمە پێشکی ئێمە سەرینەکە لای ئێمە حیزبی سیاسی بە ئەو دروست بووە و ئەو حیزبانەی کە ئەیانوێ مۆدیلێکی پێشکەش بکەن مۆدیلی جیا دایمە بە چیە بێت دوای ئەوەی لەم 70 ساڵی کوردستانی عێراقی ئەمانە با بڵێن لە دوای شێ مەحموود بارزان و شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ و پارتی و یەکێتی و حیزبی ڕزگاری و حیزبی شۆڕش و پاسۆک و سۆشیالیست و دەیان و سەدان با بڵێن حیزبی تر ئێستاچی قسە لەسەرەوەیە ئایا گۆڕان توانێتی مۆدیلێکی نوێ لە ناو کایی سیاسیا پێشکەش بکە. من بۆ خۆم لەبەر ئەوە نادوژمنایەتی گۆڕان بکەم یا مەسەرەن نەیاری گۆڕان یا ڕکابەری بکەم نەخێر مۆدیلی دروستبوونی حیزبی سیاسی بە خطابی سیاسی جیاوازەکرێ بە کەرەسی سیاسی جیاوازەکە ئەکرێ و میکانیزمی کارکردنی جیاوازەکرێ. ئایا لە گۆڕانە خطابی سیاسی جیاوازیە ناوتە ناوکایی سیاسیەوە مان پرسیارە بکەین پرسیارەکەی دۆ پرسیار جوابەمەوە ئایا با بڵێن بێژگە خطابی سیاسی میکانیزمێکی کارکردنی جای هێناوە کە جای لە میکانیزمی کاردنی حیزبەکانی دەسەڵاتدار یان حیزبەکانی تر کە ناو کوردستانی عێراقان و دەسەڵات نین ئایا جگە لە با بڵێن خطابی جیا و میکانیزمی جیا کەرەسەی ئەو کەسانەی ئەو ئەندامانەی ئەو کارکتەرانی ئەو کاریزمایی لەناو گۆڕانان کەرەسەیەکی دەرەوەی حیزبەکانی ناو سیستەمی سیاسی کوردستان یا کای سیاسی کوردستان من بۆ خۆم پێم وایە ئەم مۆدیلە نەیتوانێتەوە تەجاوزی یەکێتی پارتی و ئەگەر سپێنێ سۆشیالیسم مۆدیلی بزوتنەوەی گۆڕان بەڵێ مۆدیلی بزوتنەوەی گۆڕان تەمان نەیتوانێت تەجاوزی یەکێتی پارتی و سپێنێش تەجاوزی مەسەلەن حیزبێکی وەکو سۆشیالیست یاکیە کە ئێستا کای دەسەڵاتدارانین بیکەن بۆ چونکە من نە خطابەکەی جیابینم لە خۆم نە با بڵێن کەرەسەکانی جیابینم لە خۆم نە میکانیزمی کارکردنی ڕاستە گۆڕان بزوتنەوەیکی سیاسی برکردنەوەیکی تری هەیە بەس ئەم بیرکردنەوە چەند تەبەلور بۆ خطابی سیاسی ئەوە ئشکالە ئەساسەکەیە چەند تەبەلور بووە چەند مەبەستت ئەوەیە لە گوتارەوە گوازرا بێتەوە بۆ کردار خۆی خۆ بزنەوەی گۆڕان لەسەر حکوم نییە فەقیرە و فەرمانڕەوا نییە فەقیرە ئەبێ بێتە فەرمانڕەوا کردداری بینم بەڵام پێش فەرمانڕەوا مانگەشە سەر لێوارە دیارە گوتاری ئەم بزنەوە سیاسیە کە تەبەلور ئەبێ و پێگات و هەوێنێکی ئەساسی ئەبێ بە دروستبوونی چیانی لە دەوری بزنەوە ڕزگاری خوازانی گەلی کورد
لە دەروی ئازادی لە دەروی ناسنامەی ئەم میلەتە لە دەروی دیفاعکردن لە چیانێک کە بندەستە لە دەروی دیفاعکردن لە فیدرال لە دەروی گەڕانەوەی ئەرازی متەنازع عەلەیه لە دەروی ناسنامەی وجود ناسنامەی هەویە ناسنامەی بوونمان یعنی ئەمە لە خیتابە نابینم کەواتە تۆ فەقیرەت بەکارهێنا فەقیرە مەبەست ئەوەیە هێندە ناتوانێت کاریگەری مەبەستم بەشوشی نییە گۆڕان 25 کورسی شێناوە تۆ بەڕێزداری 25 کورسی لە ناو 25 کورسیە 25 کورسی بۆ گۆڕان هاتووە جامە لە گۆڕان جیابمەوەڕەمەوە شکەیە گۆڕان توانی بایی 25 کورسی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەستبێنێ ئەم 25 کورسی بۆ هێزێکی سیاسی نوێ بۆ هێزێکە مەسەرەن پارەی نییە دەسەڵاتی نییە چی نییە پێم وایە خۆشیان لێ ڕازی بوون تا سەرێسک خۆشیان پیان باش بوو بەڵام ئایا ئەم گۆڕانە توانی بەم 25 کورسیە و لەم 4 ساڵ خطابە بە حکمی پلیۆن بەستی بە حکمی کۆنگرە بەستنی بە حکمی خطابێکی ئاشناتر بۆ قەزەی کوردی خطابێکی ئاشناتر بۆ ئەو شتانی کە ناو کای سیاسی کوردی ئەمڕۆ ئەولوێتیانەیە اینجا کەرەسەکانی کە گۆڕان مەسەرەن پشتیان پێبەسێ اینجا میکانیزمی کارکردنی گۆڕان توانێتی تەجاوزی مۆدێلی یەکێتی پارتی سۆسیالیست حزب شووی کوردستان بزوتنەوەی گۆڕان وەکو هێزێکی منشق لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ بەتەشید پێت وایە توانی بێتی لە فەزای کاری یەکێتی نیشتیمانی کوردستان بێتە دەرەوە زین چۆن بنێکشت بێڵم زۆر زۆر جار قسەیەکەیە ئەڵێن بابرین گردەکە یان بستنەوەی گۆڕان ئەڵێن یەکێتین بەڕەنگی مۆر یەکێتین بەڕەنگی سەوزنا بەڕەنگی مۆر نییە نیلیە بەڵێ بەڕەنگی نیلی بەڵێ بەتاچیر خۆیەوە نبینێ بەڵام تۆ قسەیەک ئەمە ناو شاریعایە ناو شەخامایە ئەڵێن یەکێتین بەڕەنگی نیلی وەکو کاگەوشاوتی یەکێتین بەڕەنگێکی تر یعنی کە ئەوان یەکێتین بەڕەنگێکی تر بەڕەنگێکی ینی هەر ڕەنگەکان جیاوازە یعنی نیانتوانیوە لەو سێب جەمسەرە ئەساسیە کەوتم خطابی سیاسیە کەوتم میکانیزمی کارکردنە کەوتم کەرەسەکانی تەجاوز دێنە سەری کاگۆشار ئێوە یەکێتین بەڕەنگی نیلی قسەی تۆ لەو بارەیەوە چییە؟ بەڵێ دیارە سواز بۆ ئێوە سپاس بۆ نارتی بە خێراتنی کە ئاگازاد و میوانەکانی شەکەم خاڵێک کە بەلای منەوە گرنگە و لە بەرنامەتری شاوتومە ئەوەیە کە ئێمە هەڵبین ویژدانمان بکەین بە دادوەر کاتێک قساکەین هەڵبین ڕازگۆ بین چکە لە کوردستانە لە 20 ساڵی ڕابردوودا سیاست لە ئامرازێکەوە بۆ ئازادی ئینسان بۆ بەختەوەری ئینسان بۆ پاراستنی کەرامەتی ئینسانی کورد بووە بە ئامانجێک بۆ دەوڵەمەند بوون بۆی کە پاسەوانت زۆر بێ بۆی وەزیر بی هەشتێکی لەو بابەتە لەوە دەبەرەوە هیوادارم بتوانین بە ویژدانەوە قسە بکەین و من قەنەعەتشم وایە کە هیچ شتێک بەڕەهایی نییە هەموو حەقیقەتەکان لای بزوتنەوەی گۆڕان نییە لای هیچ کەسێکی تریش نییە و ڕەنگە ئەو هاوڕانش هاوڕا بن کە هەموو مرۆڤێک تا ڕادەیەکی حەقیقەتەکانی لایە لەسەرەوەی گۆڕان چی گۆڕیوە دیارە من ئەمێ ئاماژە بە چەند خاڵێک بەم دواتریش وەڵامی ڕاستی خۆی کاکازادەیەمەوە پێم وایە پێشەوەی ئەو وەڵامش ڕاستەخۆ بەمەوە ئێمە ئەگەر سەیری ئەزمموی 20 ساڵی ڕابردووی کوردستان بکەین دیارە من هاوڕانیم لەگەڵەوەی ئێمە هێشتا لە قۆناغی ڕزگاریدان چکە ئێمە 20 ساڵە خۆمان بەڕێوا بین 20 ساڵە حکوومەتی کوردیمان هەیە بە تایبەتی کە ئێمە خاوەنی پەرلەمانی خۆمان بووین خاوەنی حکوومەتی خۆمان بووین و بەغدان نەیتوانێت تام دەقش دەست خاتێک ناو کاروبارمانەوە لەبەرەوە ئێمە لە ژێردەستە نەبووین لە 20 ساڵی ڕابردوودا کوردستان تێڕوانینی ئێمە وایە کە ئەکرێ بکرێ بە 4 قۆناغەوە قۆناغی یەکەم ڕاستەخۆ دوای ڕاپەڕین دیارە بەهۆی کشانەوەی ڕژێمی بەعس و دام و دەستگاکانی حکوومەتەوە ئەزمەیەک قەیرانێک کاتە پێشەوە کە پێویست بوو تۆ بتوانانی بۆشایە پڕکەیتەوە و خزمەت گوزارە سەرەتایەکان بۆ خەڵک دابینکەی بۆیە یەکەم هەنگاوە بوو هەڵبژاردن بکرێت تاکو بتوانین ئەو بۆشایە سیاسی و مەدەنیە پڕ بکەینەوە قۆناغی دووەم ئەو بوو ئێمە ڕوبەڕووی شەڕی ناوخۆ بووینەوە ئەولەویات بووەوەی کە ئێمە بتوانین ئاشتی بەرقەرارکەین چونکە ئەگەر بێت و شەڕ بەردەوام وایە ئێمە نەمان نتوانین ئەو دەستکەوتانشی هەمان بوو کە دەستکەوتێکی زۆر نەبوون بیان پارێزی قۆناغی سێمیش ئەو بوو کە ئێمە شەڕ بکەین لە پاش ڕوغانی ڕژێمی بەعس شەڕ بکەین لە پێناوی مافی کووردا لە دەستوری عێراقدا و ئەو دەستورانە لە داواکاریەوە بکەین بە ماف قۆناغی چوارەم ڕێخستنەوەی ناوماڵی کووردە کە گۆبزوتنەوەی گۆڕان ئەتوانی بڕی لە پێناوی ئەمەدا بەڕاستی دروست بووە کە ئێمە پێمان وایە ئەگەر بێت و ناوماڵی کوردی ڕێک بخەیتەوە هەموو هاوڵاتێکی کوردستان هەست بکات لە کوردستانە ماف و ژیان و ئازادی پارێزراوە دەرفەتی یەکسانی هەیە بەشدارە لە سەرۆت و سامانی کوردستانە مافی هەیەوە بەرپرسیارەتیشی هەیە ناوماڵی کورد ڕێخستە و هیچ هەڕەشەیەکی دەرەوە ناتوانێت زەفەر بە کورد باوە ئەو دەستکەوتانی لێبسێنێتەوە وەکوەوەی کە ئینسان ئەگەر ماڵەکەی خۆی دەرگا پەنجەرەکانی خۆی قایم کات کەس ناتوانێت بچێتە ماڵەکە و زیانی پێ بگەێنێ گۆڕان چی گۆڕیوە وەکو خاڵی یەکەم و گرنگترین خاڵ حەزەکەم باسی بکەم کە گۆڕان بڕیاری دا بێ بە ئۆپۆزیسیۆن سەرڕای ئەوەی زیاد لە جارێک لە کاتی دروستبوونەی کابینەی حکوومەتە پاش دروستبوونەی کابینەی حکوومەت سەردانی کرا و داوای لێکرا بچێتە حکوومەتەوە پاساوێکی هێنیتەوە بۆ ئەوەی کە مۆدێلێکی جیاواز و ئەمە سەرەتای خاڵەکانە چەند خاڵێکی نوێنەوە کە ئەمە
چونکە کاتێک باسی دیموکراسیەکەین باسی بوونی ئۆپۆزیسیۆنەکەین ناکرێت لە دەرەوەی بوونی ئۆپۆزیسیۆن باسی دیموکراسی بکەیت کە ئازاد چەندین وڵاتی ڕەنگە بینی بێ لە هیچ وڵاتێکی دنیای سێری کە ئەوانەی کە دیموکراسین ئیلا دەبێ ئۆپۆزیسیۆن هەبێت چونکە ئۆپۆزیسیۆن ڕۆڵی هەیە لە چاودێری حکوومەتدا ئەمە نیشانی ئەوەدا کە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیشی نوێە بزوتنەوەیکی دیموکراتە بزوتنەوەیکی مەدەنی و سیاسیە کە یەکێتی و پارتی لە قۆناغێکی دیاریکراودا بەهۆی چەک و بەهۆی خەباتی شۆڕشەوە لەدایک بوون ئەگەر بێت و بزنەوەی گۆڕان جیاواز نەبووایە نابوو ئۆپۆزیسیۆن چونکە لە هەڵبژاردننی 92دا جیاوازی هەبوو لە نێوان دەنگ یەکێتی و پارتیدا ئەو کاتەش ڕێی بەڕێزنەوشیوام سفا ئەو بوو کە یەکێتی بێەوە ئۆپۆزیسیۆن بۆی هەم چاودێری حکوومەت بکە چی بەنسبەت خاڵەکانی دیکەوە کەوا گۆڕان جیاواز بێت بەڵێ لەسەر ئاستی پەرلەمان جگەلەوەی کە شەڕی ناخۆ پەرلەمانی ئیفلیج کرد لە پاش ئەوەش بەهۆی ڕێکەوتنامی استراتیژیەوە هەموو شتەکان بە کۆی دەنگە ڕۆشت یا هەموو پێکەوە دەستیان بەرزەکردەوە هەموو پێکەوە دژی بوون بزوتنەوەی گۆڕان پەرلەمانی ئەکتیف کردەوە هەرچەندە بەهۆی زۆرینە و کەمینەوە نەیتوانی ڕۆڵی پێویست ببیارێت خاڵێکی زۆر گرنگی تر ئەوەیە کە یەکێتی و پارتی ئەو توێڕوانینان هەیە کە ئێمە ئەبێ یا شەڕ بکەین یا ئەبێ ڕێکەوتنامی استراتیژیمان هەبێت کە ئەشدانین ڕێکەوتنامی استراتیژی تەنها لە پێناوی دابەزکردنی پۆست و پلەوە بووە لێرە و لە بەغدا بزوتنەوەی گۆڕان پێی وا بووە کە ئەکرێت ئێمە ئۆپۆزیسیۆن بین نەشەڕ بکەین نە لە ڕێکەوتنامی استراتیژیین بەڵکو ململانێکی سیاسی مەدەنیانە بکەین هەر کەس توانی قەنەعەت بە خەڵکی کوردستان بێنێ هەر کەس توانی بەرگی لە مافی خەڵکی کوردستان بکات ئەو کاتە ئەتوانێت بێ بە خاوەنی حکوومەت و حکوومەت بکات خەڵکی کوردستانیش بڕیاندا کە سەرکەوتونە بۆ ئەو کاتە ئەتوان لە ڕێگەی دەنگدانەوە سزای بدەن دەسەرەوەی کە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هێنا ئەمە پەیامێکی زۆر گرنگ بووە هەم بۆ یەکێتی و پارتی هەم بۆ گۆڕانیش بۆ یەکێتی و پارتی پەیامێکە کە ئێوە جێگەی ئەو متمانەیە نەبوون کە ئێمە لە 20 ساڵی ڕابردووە بە ئێوەمان ناوە بۆیە بە ڕێژەیەکی زۆر دەم گۆڕانەوە و پەیامێکشە بۆ بزوتنەوەی گۆڕان کە ئەگەر بێت و ئەم متمانەی ئێمە هەمیشەی نیە ئەگەر بێت و ئێوە لە ئاستی و بەرپرسیایەتیان نەبن ئەو کاتە بێگومان جارێکی تر دەنگ بە گۆڕان نادرێتەوە بەڵێ زۆرشی تر هەیە دێنە سەری کاگۆشان گەر بە کورتی وەڵامم بیتەوە بەڵێ ئایا بزوتنەوەی گۆڕان یەکێتیە بە ڕەنگی نیلی بێگومان ناوە پێشم وایە ئەوە شتێکە زیاتر پێشتر دیارەوە ئیدعایەکی برادرانی پارتی بوو نەکاکاتە بەرامبەر پارتی بوو چکە پێیان وا بوو کە ئەمە پلانێکە و ڕێکەوتنێکە بۆی پارتی لاواز بکرێت دیارە گرفتەکە لەوەدایە بزوتنەوەی گۆڕان داوای شتێکە کە ئەوان بە شتی شخصی وەڵامەدەنەوە خەڵکی کوردستان ئەوە ئەبینن پێم وایە کە ڕوونە کە بزوتنەوەی گۆڕان لە چەندین قۆناغدا و لەو 4 ساڵەی ڕابردوودا یەکێتی بۆی بکرایە ڕەنگە ڕێگەی نەدایە بەو شێوەیە کار بکە و هەموو هێز و توانای خۆیان بەکارهێنا بۆی بزوتنەوەی گۆڕان سنوردارکەن بەڵام هێزی گۆڕان هێزێکی نەبینراوە واتە لە هاوڵاتیانی کوردستان لە دەنگدەرانایە لە پارە و لە پۆست و لە پلانیە کە بتوانی بەبڕینی ئەوانە لاوازی بکەیت بەڵام حەزەکەم وەڵامی کاگازانەکانی دەسەڵات بربەست بوون لە ڕێگەی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان مۆدیێلێکی نوێی حزبایەتی پێشکەش بکات هەوڵیان ناوە بەڵام سەرکەوتو نەبوون پێم وایە ئێستش تایبەت بەو خاڵانێکە کە کازاد باسی کرد ئەگەر سەری گوتاری سیاسی بزوتنەوەی گۆڕان بکەین هەمان ئەو شتانە نەکە یەکێتی پارتی باسیەکە نەکێتی پارتی هەمیشە سەیری ڕابردووەکەن بزوتنەوەی گۆڕان سەیری ڕابردووی کردەوە وانە لێوەرگرتن بەڵام ئێمە هەمیشە چاومان لە ئایندەیە و ئەوە زۆر جاروتراوە کە ئێمە ئێستا جیلێکمان هەیە لە دوای 92 لەدایک بووە ئێستا لەم هەڵبژاردنەیە مافی دەنگدانی هەیە تۆ ناکری ئەو ڕابردوو بێ بفرۆشتەوە لە کاتێکدا ئەو ڕابردوو هەموو گەلی کورد تێدا بەشدار بووە هەموو گەلی کورد قوربانی بۆ داوە ئەمە هی دەستکەوتی هیچ تاکە شخصێک نییە هیچ تاکە کەسێک نییە هەموو سەروەریەکان دیسانە بۆ گەلی کوردستان نەگەڕێتەوە لە ڕاپەڕینە بۆ نەکە بە حزبی ئەکرێت زۆر جار بزوتنەوەی گۆڕان پێ وایە ئەگەر خەڵکی کوردستان نەبووایە ئەگەر بەرنامەی سیاسیش هەبوایە و ئەو سەرکردانیش ڕۆڵیان هەبووە ئەگەر خەڵکی کوردستان ڕانەپەڕایە ئەم کارە سەرکەوتو نابوو لەبەرەوە ئێمە دوجار پێمان وایە خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینە خەڵکی کوردستانە بەڵام ناشین ڕابردوو بفرۆشینەوە ناشین باسی ڕابردووگە پێمان وایە ئەبێ سەیری ئایندە بکەین پێوەست بەو پرسانێکە گەر کورتی بێ سوپاس دەکەم بۆی بێگومان کاتی بەرنامەکە سەیری گوتاری سیاسی بزوتنەوەی گۆڕانکە بزوتنەوەی گۆڕان هەمیشە جەختی لەسەرەوە کردوتەوە کە ئێمە بە ئاراستەیەکە بڕۆین کە کۆمەڵگەی ئێمە لە کۆمەڵگەیەکە کە حیزب دەستی ناوەتە بینەقاقی هەموو بوارەکان ببێ بە کۆمەڵگەیەکی مەدەنی و سیاسی و دیموکراتی ئەگەر تۆ سەیریکەی لە قوتابخانەوە بیکرا زانکۆ پۆلیسی هاتوچۆ پێشمەرگە هەمووی بە حزبی کراوە بەڕێوەبەری قوتابخانە ئەبێ حزبی بێت پۆلیسی هاتوچۆ کە لە باران و لە گەرما و لە سەرمایە داوامی خۆی ئەگری ئەمە چی داوە لە حزبایەتی بزوتنەوەی گۆڕان داوای ئەوە کرد ئەمە چارەسەر بکرێت
گوتارەکە گوتارێکی دیموکراسی سیاسی مەدن تەرکیز بۆ لەسەر بۆ نەدادپەروەری کۆمەڵایەتی ناکرێتەوە لەبەرەوەی سەر بە حزبێکی دیاریکراوی لەبەرەوەی سەر بە منەماڵەیەکی دیاریکراوی لەبەرەوەی سەر بە باگراوندێکی دیاریکراوی ڕێگات پێدەم لەسەر گوتار قسە بکەیت سواس دەکەم کاگازات بزوتنەوەی گۆڕان لە ڕووی پەیکەری ڕێگات پێدەم کۆمنتەکەشت دەین لە ڕووی پەیکەری ڕێکخراوەی و سەرکردایەتیەوە ئەوم وەڵام نەیە بەڵێ جیاوازە لە حەزبەکانی دیکە و ئەگەر کۆمنتێکی خۆشتە بێ گەر بە کورتی بێ بۆەوەی کاتەکە بە هاوسەنگی دابش ئەمانە خوێندکارە نەمانە قوتابی نەمانە کوڕگەنجانی ئەو نانوشانە بەحسی دێتەوە نامی ماستەری تیادرێتەوە و نامی دکتۆرای ئەوترێتەوە نانوشانێکی جدیە خوشکان برایان یعنی ئێمە قسە لەسەر قسەی علمی بکەین ئایا بستنی گۆڕان مۆدیلێکی نوێی ناوکایی سیاسی معرفی کوردیا هێناوەیان نا ئەم مۆدیلە کوا خیتابە جوانەکەی کوا کەرەسەکەی کوا میکانیزمی کارکردنی کە جیا لەوایتر ئەمە بە کۆمەڵ دەرفەت نەبوو بەسەر سەر بەڵێکی ئەتوان خۆش ببێت ئێمە قسە لەسەر بکەین بڵێن لەو ئەکوسیستەمی سیاسی دەگوسانەوە 20 ساڵە بۆ دەوڵەمەند بوون و مەسئولیتوانە ئەوە جوابی ئەو پرسیارە نیە ئەمە یەک دووەم ئێمە ڕزگاری بووین لە 90ەوە بەڵام تا 9 چواری 2023 من شتێک بم خوێندکار و قوتابی و خۆشەویستانەڵم لە سەردەمی میدیای پێشزاینی یەکەم دەوڵەتی کوردی ناو ئەنی یەکەم حکومڕانی کوردی ناونەچی دەی تا 9 چواری 2023 کورد ئۆپۆزیسیۆن بووە یعنی مێژووی کورد لە فەرمانڕەوایی 10 ساڵ نابێت کاکە لە دەرەوە ئۆپۆزیسیۆن بووە لە ناوخۆی کوردستانە دەسەڵاتی بەدەست من بەڕێز قسەت بە نابڕم مەبەستم ئەوەیە یعنی لە سەردەمی میدیەکانەوە تا 9 چواری 2023 سەدام لەسەر حکم بووە ئێمە لە ساڵی 90 بۆ 2023 ئەمریکیەکان کە هێزێکی گەورە لە منتیقەیانوچی تکاتان لێەکەین بەعزمەوە ڕۆژێنن ئەمان بەیشێکی پارتیەوت بەڵێ ئێمە بووی شەڕی ناو خۆمان کرد تۆ نەبووی ڕاست دەکەی و من مودانم و ڕخنە لە خۆمەگرم و لە بەردەم مێژوژە بەرپرسم بەڵام خۆت ئەڵی بە زەمیر و بە ویجدانەوە ئەم ئەوە مەسلەی ناوماڵی کوردی زۆر گرنگە ڕێخستنەوەی ناوماڵی کوردی بۆچی بۆی ئێمە وەجێکی جوان سیفەتێکی جوان مۆدیلێکی جوان یا بڵێن چی پێشکەین بەڵام ناوماڵی کوردی پێمان وابێ ئەوە تاکە سەبەبە نەخێر ناوماڵی کوێیتی لە ساڵی 90 نایەگرتووی چی بۆ عێراقگرتی پەرەوازەی کردن کەس نەیزانیی دیاڵ یعنی ئەگامان لە سیاسەتی نێودەوڵەتی بێ ئەگامان لە سیاسەتی ناوچەکە بێ ئەگامان لەمووی بێ یعنی خۆی ساچێکە ئیستصاب بکەین حەزگا دەوڵەتی کوردی بێ بەس خۆ دەوڵەتی کوردی بەگاڵتە دروست بێت نابێت ناوبەر نزیکە بینەوە بۆیە ئێمە یەکەم با پێت بڵێم من پێم وایە ئێمە فەخری پێوەکەین مێژومانەیە قەولێکی فەلسەفیەیە ئەوەی دوێنێ نەبێ ئەمڕۆی نابێ ئەمڕۆ کۆتایی دوێنێ و سەرتاشە بۆ سبەینێ یعنی ئەمڕۆ من چوارشەمە لە حوزوری بەڕێستانم ئەبێ ڕۆژی دوێنێ 16 و 17 و دووشەمە سێشەمە هاتوێ اینجا ئەمڕۆ دێت ئێمە فەخری پێوەکەین بەڵام پێمان وابێ بڵێن وەڵام مەفرەزەکەمان و تەقەمان و بەرامبەر بە عزوا ئەو بێ نەخێرەوە نین عەتای سیاسیمانەیە عەتای دیموکراسیمانەیە عەتای خزمەتگوزاریمانەیە عەتای بەرفراوانی کەشی فەزایشی گەوری جوانمانەیە ئێمە پێم وایە پەیکەر و ڕێکخراوی یاساکردایەتی گۆڕان بۆ گیانیە من چیم هەیە بام بەڕێسا بڵێم من مەکتەبم هەیە کە پێڵ مەکتەبی ڕاگەیاندن برادرانی گۆڕان ژووریان هەیە ئاساییە من مەڵبەندم هەیە بەڕێزی باژێڕی هەیە من کۆمیتەم هەیە بەڕێزی بازنەی هەیە من دەخراوەکانی کۆمەلگای مەدەنیم هەیە بە ناو لیستێکە ناوی لیستی بابڕێنێشێتی یا لیستی کورسانیە ئەو ڕایاڵی هەیە و بە لیستێکە ناوی لیستی سەردەمە ئەگەر گۆڕانکاری لە تەسمیا بێ گۆڕانکاری لە منهەج نەبێ گۆڕانکاری لە بیرکردنەوەی عەقلێت نەبێ گۆڕانکاری لە ناوەخە نەبێ جواتیە ڕێخەری یەکەمی بسوودنەوەی گۆڕان بەڕێز کاگنۆ شامسەفا وەکو سکرتێری گشتی کێریشمانی کوردستان بەڕێز مام جەلالە کارەکەی جواتی نیشتیمانی لە بستنەوەی گۆڕان نوێنەرە بریتین لە چی بریتی لە مەکتەب سیاسی و مەکتەبی سەرکردایەتی من هیچیان نەنجیش نییە هەواڵینە هاوڕێنە خوێندکاران کاکەوشیان نە ئەوەی من نەنجێنەوەی بەڕێزی خوانەخواسە بەس من ئەمێ بەڕێز بڵێم کە تۆ نەتوانیەوە تەجاوز بکەی کە تۆ نەتوانانی مۆدیلێکی نوێ مۆدیلێکی نوێ لە فۆرما بۆ من نێناوە لەک ناوەڕۆکە ئەمە فۆرمەکەتە کەرەسەکەتە ئەمە فۆرمەکەتە ناوە تەسمیەکانە ئەمە ناوەڕۆکەتە تۆ نەتوانیت تەجاوزی خطابی سیاسی من بکەی خطابی سیاسی تۆ سێرکە ڕۆژێ وایە گۆڕان تا سەر ئێستا قسە لەسەر مافیا وڵاتی بوون شەفافیت دیموکراسیت ئازادی تاک ڕای بەرامبەرەکە ڕۆژی وایە لە مەترسیمان لەسەرە ڕۆژ وایە لە مەترسیمان مطلقاً لەسەر نیوە ئێمە زۆر ئینین یعنی ئەم هەر خۆی قسێکی پۆپەرەیە لەسەر بستنەوە سیاسیەکان ئەلە بزوتنەوە سیاسیەکان کۆمەڵە خەسایسی تایبەتیانێ دوایە مەسەری ئەو خەسایسی تایبەتیان چیە یەکەم بەبێ کاریزما ئیدارە ناکەن دووەم کەسەکانی دەستە باڵاکانیان لە ناو بستنەوەی گۆڕانە هەمیشە لە ململانی بەردەوامان ئێستا نامەوێت ناوبەرین خۆی بینەوە چۆنە سێم ڕێخستنی سیاسی ڕێخستنی حیزبی لە ناو بستنانە هینە با بڵین لاوازە چوارەم ئەم بزوتنەوانە یەک مەترسیانەیە حرمەت بێ بۆ گۆڕان مەترسیەک بۆ دروستبوونی توندوتیژی بۆ ئستدامات سێری 25 کە من پێم وایە ئەم جاروان ناوێ لە سێری 25 حوتی 2009 کە من لەم شارا بووم لە هەندێک کۆڵانە من نەمەتوانی بڕۆم سێری بیر مەکردوە نەخاینم نە خوێڕیم نە دزیم کردووە کەمم کردووە لە وڵاتە یعنی سێرکانی تونند و تیژیەک لە ساڵەکە یا لەکوێ دروست بوو ئەمە تەبیعەتی بزوتنەوە سیاسیەکانە سوپاس کاک ئازاد بینەرانی عزیز ناوبڕێک و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت